کێشی ئەم تەماتەیە زیاترە لە کیلۆیەک و 300 گرام بەرهەمێکی تازە ئەزمون کراوە لەسەر زەوی بە پیتی شارەزور. ئازاد محەممەد لە نێوێکێک لە خانووە پلاستیکەکانیدا 12 جۆری نوێ تەماتەی چاندووە. لە ئێستادا گەشتونەتە قۆناغی بەرهەمێنان. ئەوێت بزانێت کامیان زیاتر بە پیت و بەرهەمە لە ناو جوتیارانی شارەزور بڵاوی بکاتەوە. یەکێکیان ئەمەیە زۆر سەرکەوتوە بۆ کوردستان ڕەگەز ئەوەشە کە ئەچێتۆ سەر تەماتە کوردیەکەی خۆمان کازم پاشایە کە بەس ئەمە جۆرێکی تر ئەم تۆی ئەڵمانیە ئەمە تقریبان کیلۆ و 400 کیلۆ 350 غرامە. ئەمە وەکو بڵێ ئاوێکی زۆری تایە ئەتوانین بۆ دۆشاویش بەکاری بێنین و ئەتوانین ئەو دۆشاوەکەشی لیمەدۆزی تێ نەکەین چکە خۆی تامێکی مزری ئەدا. دووش حەز ئەەکەم لێرەوە چی تەماتەیەک جوابمان باتۆ من لێرە تۆوەکەی بگرم و زیادی کەم و دابشکەم بەسەر جوتیارانە. بەپێی ئەزمونونەکانی پشتی باودانی زۆر نابەستێت بۆەوەی بەرهەمێکی زۆری هەبێت ڕێگایکی نوێ دەگرێتە بەر. ئەم تەماتەیە لامە هەر لە خۆی گەورە نەبووە. ئێستا ئەگەر بیبینی ئەم ناوبەیتە ئاوم بۆ بڵاو کردوتۆ نەک ئاوی زۆر بدێرم ئاوم بۆ بڵاو کردوتۆ کەواتە ڕاتی شێم بۆ دروست کردووە. زەوی شارەزور بەوەی بە پیتیەوە دەتوانرێت باشترین بەرهەمی کشتتوکاڵیەکانی لێ بەرهەم بێنرێت. پێویستە وەزارەتی کشتتوکاڵیش بە پێی توێژینەوە کشتتوکاڵیەکان زیاتر کار بۆ بڵاوکردنەوەی تۆیەوە بەرهەمانە بکات کە جوتیاران لە ئەنجامیدا دەبنە خاوەن داهاتێکی ئابووری بەهێز و زۆرترین بەرهەمیان دەست دەکەوێت. سەڵات جەمیل، کورسات نیوز، شارەزور.